بنای خوای بەخشندە میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵین کە لە گفتوگویەکی گەرم دووبارە بە یەکشا دەبینەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرێکی تری گرنگی ئەمڕۆی ساحە و مەیدانی ڕۆشنبیری. بەڕێزان وەک هەموو ئاگادارین کە ئێستا ئەو گۆڕانکاریانەی کە ڕووی کردوێتە ناوچەکە بە تایبەتی دوای گۆڕانکاریەکانی سووریا پرسێکی گەورە و گرنگ سەری هەڵداوەوە قسە و باسی زۆری بەدەی خۆیان هێناوە، ئەویش پرسی کوردایەتی و مافی کورد و ئەو هێز و لایەن و بزاوتانەی کە تێئەکۆشن بۆ داخۆشیکردن لە مافی کورد و تێدەکۆشن بۆ ئەوەی کوردایەتی لەم دەرفەتە هەنگاوێکی تر بچێتە پێشەوە. لەناو ئەو بزاوتە هەوڵدانەی کە ئەوترێت چی بکەین بۆ ئەوەی کورد لەم غۆرچەرخانەیە ڕۆڵێکی گەورەی هەبێت، تەوژمی ئیسلامی ژێکێکی ترە لەو هێز و بزاوتە گرنگ و گەورانەی کە لە ناوچەکەیە هەیە کە ئەبینین گۆڕانکاریەکانی سووریا کە ئەتوانین بڵێن هێزێکی ئیسلامی پێی هەستاوە و لە ناوچەکەشا بە هەمان شێوە لە ناو هەرێمی کوردستانی باشوور و تەنانەت باکوور و ڕۆژهەڵات بمانەوێ نەمانەوێ تەوژمی ئیسلامی بوونی هەیە. بەڵام ئەوەی کە گرفت بێت یاخود جێگەی قسە لەسەرکردن بێت ئەوەیە کە هەندێک لە ئەو کەسانەی کە بە ناوی کوردایەتیەوە و بە ناوی دڵسۆزی بۆ کورد بوونەوە جۆرێک لە هێرشیان کردوتە سەر ئەو تەوژمە ئیسلامیە و وەکو تۆڵەکردنەوەیەک لە پاڵ سەنگەری کوردایەتیە ئەیانەوێ هێرش بکەنە سەر ئەو تەوژمە ئیسلامیە و بە کەسانێکیان بناسێنن یا بە تەوژمێکی بناسێنن کە یەک نەگرێتەوە یاخود پێچەوانە بێت لەگەڵ کورد و کوردایەتی و مافی کورد کە ئەمە جێگەی هەڵوێسە لەسەرکردنە کە ئێمە ئەتوانین بڵین ئەمڕۆ ئایا کێ لە هێزە ئیسلامیەکان لە تەوژمی ئیسلامی وەکو بیر و بۆچوون وەکو واقع وەکو قەناعەت وەکو ئەفراد وەکو کەسایەتی کێ لەوان زیاتر خزمەتی بە کورد و بە کوردایەتی و کۆمەڵگەی کوردی کردووە و ئایا ئەگەر هەڵەیەک ڕوویدا بێت لە هەر هێزێک و بزاوتێکە ئایا معنای ئەوەیە کە ئەو هەڵەیە بیسەپێنی بەسەر کۆی ئەو تەوژمەیە و ئەگەر سەیری مێژوو بکەی هەموو هێزە ئیسلامی و غێری ئیسلامیەکانیش خەباتی بێوچانیان کردووە، خەباتی چەکداریان کردووە، خەباتی مەدەنیان کردووە. لە هەمان کاتا ئەگەر بڵێن هێزەکان جگەل لە هێزە ئیسلامیەکان جگەل لە خەباتێک کە بەرامبەر دوژمنان کردویانە بەڕاستی هەڵەی گەورەش هەیە لە خەباتەکەیانە بەوەی کە لە شەڕی ناوخۆوە بڵێ یاخود ڕوبڕووبوونەوەی یەکتری کە ئەتوانین بڵین ئەو گرفتە کە هەبووە لە مێژووە ئێستش لایەزال ڕەنگی یاوەتە لە واقعی ئەمڕۆیە. ئەو گرفتەژەوەیە کە کاتێک هێزێک ناکۆکە لەگەڵ هێزەکەی بەرامبەری بەرامبەرەکە ئەشوبهێنێ بە خائین بە جاش بە خۆفرۆش هێزێک پەیوەندی هەیە لەگەڵ وڵاتێکە یاخود شەڕی نییە لەگەڵ وڵاتێکە هێزەکەی تر بە هەمان شێوە پەیوەندی تند و تۆڵ نییە ئەبینین بە هەموو ناو ناتۆرەیەک بەرامبەر ئەو هێزە ئەوەسرێتەوە. ئەمە پێم وابێ گرفتێکە ئەمڕۆ پێم خۆشە لەگەڵ ئەم بەڕێزانە گفتوگوی لەسەر بکەین. بەڕێز جەنابی دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆکە خۆشحاڵین لە خزمەتیاین و هەمومان پێکەوە گفتوگۆکە گەرمەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر کە ئەنوەر حسێن بازگر وەکو چاودێرێکی سیاسی و ڕۆژنامەنووسێک کە ئەمانەیە لە دیوە جیاوازەکانەوە لەم پرسە قسە بکەین و بدوێن و بڵین بەڕاستی تەوژمی ئیسلامی ئایا تەوژمێک نییە تێکەڵ بە هەموو تەوژمەکانی خەباتی نەتەوەیی و خەباتی کوردایەتی ئەگەر تعبیرەکە تەواوتر بێت. ئێمە بۆچی ئێستا لەم کاتەیە پرسیار بخینە سەر ئەو تەوژمە بەوەی کە من ناکۆکیێکی سیاسیم هەیە لەگەڵیا بۆچی بچم تاوانباریکەم بە کۆمەڵێ تۆمەتی تر. ئایا کۆمەڵگەی ئێمە پێویستی بە پێکەوە ژیان و لێکتێگەیشتن و یەخستنەوەی هێز و توانەکانە یاخود پەرتە بەڕاستی مۆزوعێکی گرنگە نەک لەبەرەوەی کە مەسەلەی کوردایەتی و ناسیۆنالیزم گرنگە لەبەرەوەی کە لە ڕوانگەی جیاوازەوە مەسەلەن ئێمە چۆن هەڵوێستی مەسەن جەنابان وەکو دوو تەیاری ئیسلامی کە لەگەڵ دوو تیارە کارتان کردووە تیاری تری ئیسلامیش هەبووە مەسەن ڕوانگە و تێڕوانینی ئەوان سەبارەت بەم پرسە گرنگە چییە کە
زۆر جار ئێوە تۆمەتبارەکرێن بەوەی کە ئێوە مەبەستم لە هەندێک لە میدیایە و هەندێک لە کارکتەری سیاسی کوردیە ئێوە تاوانبارەکرێن ێ باوڵام حیزبی ئیسلامی سیاسی تاوانبارەکرێ بۆی کە ئەمە هەڵگیری ئایدۆلۆژیایەکی دینیە و ئیسلامی سیاسیە و مەوزوعی کورد و کوردستان بوون و کوردستانی بوون ناسیۆنالیزمی بۆ گرنگ نییە و بە هەمان شێوە مەسەلەن پێم خۆش بوو خەڵکی تریشمان لەگەڵ بێ سەبارەت بە هەڵگرانی ئایدۆلۆژیای چەپ و مارکسیست کە ئەوانیش مەسەلەن زۆر جار ڕەخنە لەوانی دەگیرێ کە ئەوانە بڕوایان بە خەتی ناسیۆنالیزم و مەسەلەی کوردبوون و ئەوە نییە کە بە نەزەری من هەردوو بۆچوونەکە قابلی نیقاشە بۆ من بۆ خۆم لەگەڵ هیچیان نیم نە پێم وایە ئیسلامی سیاسی بە تایبەتی کوردی بڕوای بە ناسیۆنالیزم و دەوڵەتی کوردی و کوردبوون نییە نەبزوتنەوەی چەپی کوردیش و تەنانەت لە چەپی منتەقەکەش ئەوەندەی من متابعەم کورد باوەڕیان بە مەسەلەی مافی چارەی خۆنووسین و مافی خەڵکی کوردستان هەبوو. زانین دکتۆرم جەد بۆ چوونێکەیە کە پێی وایە ناسیۆنالیزمی ئیسلامی هەمان بە جۆرە لە جۆرەکان تەییدی ڕاستە ناسیۆنالیزمی کوردی و دەوڵەتی کوردیەکە بەڵام لە شوێنێکە خلافی هەیە لەگەڵی کاتێکە ناسیۆنالیزمی کوردی یانەوەی کە بان ناسیۆنالیزم دیعایەکە داوای دەوڵەتێکی کوردی سکیۆلارەکە جیای دین لە دەوڵەت ئەلەم شوێنەیە مەسەلەن ئەحزابی ئیسلامی سیاسی تووشی بەرکەوتنە لەگەڵ ئەم چەمکە پیان وایە ئەبێ ینی هەندێک من متابعی هەندێک لەوانم کردو کە پیان وایە ئێمە تەییدی دەوڵەتی کوردیەکەین ئێمە خۆمان بە ئیسلامی نەتەوەیە زانین بەڵام بەو مەرجەی لە ناو ڕەشنووسەکەیە لە ناو دەستورەکەیە ئەبێ ئەمەش بسەلمێنرێکە ئەم دەوڵەتە ئایا ئەبێ پێگەکانی ئیسلام پێگەکانی دین لەکوێیەت یا با بڵێم مووقعەتی چییە نەگەوەی کە دەوڵەتێک دروست بکرێ دین لە دەرەوەی بێ ینی سکیۆلار بێ لەم خاڵەیە پێم وایە بەرکەوتنێکەیە ئەگەر لە ڕووی تاریخی شەوەسەیەکین مەسەلەن بە تەنها مەسە ئیسلامی سیاسی نا لە دەورانی دەی هەشتاکان بۆ سربەخۆیی ئێرلەندا ئەوانەی کە هەڵگری بیری ناسیۆنالیزمی ئێرلندی بوون کاسۆلیکەکان بوون مەسەبی بوون ینی بەڵام هەڵگرانی بیری ناسیۆنالیزم بوون و بە نەتیجەش دەوڵەتەکەیان دروست کرد ینی ئەکرێ مەسەلەن یەکگرتووی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامیش هەڵگری ئەم بیر و باوەڕە بێ بەڵام ڕەنگە گرفتێک هەبێ لەوەیە کە مەسەلەن هەندێک لە ئەحزابی سیاسی ئیسلامی سیاسی لە ڕابردووە تێڕوانینێکی جیاوازیان هەبووە کەوتویانە ئێمە مەسەلەن لە منطقەیەکە حاکمیەتیان هەبووە ئەو حاکمیەتە نەیتوانیەوە مەسەلەی کوردبوون تێکەڵی دەسەڵاتەکەی بکە جا ئەوە ڕەنگە گروپی جیاواز بوو بن بارودۆخی سیاسی لە مێژوو بێ بڵێ بۆ نمونە باسی سەلاحەدینی ئەیوبی ئەکرێت کە ئەوترێت نەیتوانیەوە دیفاع لە کورد بکات یاخود دەوڵەتی کوردی دروست نەکردووەکە پێم وایە بێتەوە وەڵام دراوەتەوە لە زۆر شوێن کە لەو کاتا دەوڵەتی نەتەوەیی نەبووە لەبەرەوە کاتە دەوڵەتی نەتەوەیی نەبێت تۆش باسی مافێگەکەی کە هاوڵاتیان و خەڵکەکەیەکی لەو سەردەمای ئیشان لەسەر کردووە بۆ بورە قسەکان تاواکار ویستم ڕاستە ئەو بۆ چوونەش هەیە مەسەن بۆ تەییدی قسەکانی خۆم ئێمە مەسەلەن لە دەورانی هەشتاکان بە دوای شۆڕشی گەلانی ئێران مەسەن مامۆستا عیزەدین حسێنیمانە بۆ خۆشتان نەزانن پیاوێکی دینی و موسڵمان بەڵام لە هەمان کاتیشا باوەڕی بە کوردایەتیش هەبوو باوەڕی کوردایەتیش هەبوو و لە هەمان کاتە داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەتیە کرد زۆر جار مەسەلەن وەتەنانن لەگەڵ ئەوەش سەروتر بڕۆم لەگەڵ خۆی لە ناو حەزابی چەپە مامەڵەیە کرد لە ناو کۆمەڵەیە مامەڵەیەک هەمیشە دیموکرات پیانەوە تۆ یعنی چمەلایەکی بەڵام بە فعلیش مەسەلەن ئێستاش دیدارەکانی بخوێنەرەوە ئەڵێ من پیاوێکی موسڵمانم کوردم و دەوڵەتی کوردی شمەوێ و ئەمێ ڕێز لە دینەکەشم بگیرێ جا بەڕاستی ئەمە بە نەزەری من خاڵێکی گرنگە ڕەنگە گرفتێکا با بڵێم ناڕوونیەک هەبێ لەوەی کە حەزابی سیاسی ئیسلامی سیاسی لە کوردستان لەم بارەیەوە ڕەنگە زۆر ڕۆشن قسەیان نەکرد بێ یان هێشتا مابێتی یان خطابەکە باش نەگەی بێتە خەڵک چکە مەسەلەن خەڵکانێک هەیە پێی وایە ئەم حەزابی ئیسلامی سیاسی لە کوردستان بە هیچ جۆرێک تەییدی دروستبوونی دەوڵەتی کوردی یان خۆی بە ناسیۆنالیزمی کوردی نازانێ و زۆر جار بگرە ئەو دەوڵەتەی پێ
دەوڵەتێکی دان پیانراو نییە بە نظری من بەش بە حاڵی خۆم پێم وایە هێزی ئیسلامی سیاسی لە کوردستان ڕگمی ئەو ڕخنانی لە سەریانە لە ڕووی تاریخیەوە لە ڕووی خطابیانەوە وەکو چۆن ئەحزابی ناسیۆنالیستی یەکێتی پاتیش لە سەریانە بە نظری من قابلی لە مەرحلەیەک لە مەرحلەکان قابلی ڕخنەیە بەڵام من پێم وایە ئەم ئەحزابی سیاسی ئیسلامی سیاسی لە کوردستان بەشێکن لە پرۆسەی سیاسی کوردستانی و پێشم وایە تەیری دەوڵەتی کوردیژەکەن و پێم وایە دروتایی دروستبوونی دەوڵەتی کوردیژەکەن و تا ئەوەی کە خۆشیان پێ ڕەنگە ناسیۆنالیست بێ من نازانم بەڕاستی مەسەن چەنە خۆیان پێ ناسیۆنالیزمە بەڵام ڕەنگە تێڕوانینیان بۆ چەمکی ناسیۆنالیزمی دەوڵەت نەتەوە گانی قسەکەی تۆ بکەمەوە مەسەن سەردانی مامۆستا سەلاحەدین بەهادین بۆ تورکیا و سەردانی مەسەن کاک مەسعود بۆ تورکیا یەکێتی و کاک شاسوار یەکێتی و کاک شاسوار و مامۆستا عەلی باپیر ڕەنگە ڕەخنەی لێ بگرتن و سەردانەکانی یەکێتی و مەسەلەن مامۆستا عەلی باپیر و فلان بۆ ئێران ڕەنگە لە ڕاستیە وەکوی کە جەناب بشتوتەتینی ژووتی لەبەرەوەی ئەم دەوڵەتێکی مؤسساتی نییە نۆرماڵیشە و من ئەوەندەی ئەم ماوەیەش متابە ئەم کرد مەسەلەن مامۆستا سەلاح لە سەردانەکانیا بۆ تورکیا قسەی خێری کردو وان بیستووە باشە مامۆستا عەلی باپیر لە سەردانەکانی بۆ ئێران قسەی خێری کردو ئەنی ئەگە واقعیش سەیری کەی مەسەلەن قاویلە ئەمانە بڕۆن لەم دوو دەوڵەتە دژی خۆیان بەشێکن لە سیستەمەکە جاتۆ بەشێکن لە حکومڕانی بەشێکن لە سیستەم بەشێکن لە پەرلەمان بەشێک بوون لە وەزارەت بەشێکن لە دام و دەستگاکانی یعنی بەڕاستی داکۆچیکردن لەوە بۆ کوردایەتی نییە بە نظری من کارێکی نۆرمالە بە حکمی ئەو بارودۆخەیەکی هەیە لە ڕاستیاوانیە مەسەلەن تۆ نبینی سەرۆکی حیزبی سەعادەت بێ لە سلێمانی هەولێر لەگەڵی چێتی پارتی یەکگرتو کۆمەڵدانیشێ یان تۆ نبینی تاریخی ئیسلامی بێ وەکو حزب بێ لەگەڵ خەڵک دانیشێ یا ئیطلاعات دێ یا سوپای پازاران دێ یا مید دێ بۆ کاری ئەمنی دێ زۆرتریش بەڵام نوێنەرایەتی دەوڵەت دەکات بە نظری من ئەوە ویستم ئەوە کۆدەکە ڕوونتر بێ لای خەڵکە ئەو سەردانانە نۆرماڵە و ڕەنگە ئەگەر بۆ عمومی خەڵکیش باش نەبێ ڕەنگە لە شوێنێکە باش بێ و ڕەنگە بۆ حیزبەکە باش بێ ڕەنگە بۆ لایەنگرانی حیزبەکە باش بێ ڕەنگە لە پرۆسەیەکی خزمەتگوزاری باش بێ بە نظری من ئێمە مەحکومین بەم پەیوەندیانە کە هیوادارمەوەی کە ئێوەتان دەوڵەتێک دروست بێ کە ئەمانە ڕێخە و حیزب لە چوارچێوەی سیاسەتی دەوڵەتە لە چوارچێوەی حکوومەتە ئەوە بکە لە ڕاستیە من پێم وایە گرفتێک هەیە لە ناو پرۆسی سیاسی لە سیستەمی سیاسی کوردستانە ئەوەیە کە هێشتا ئەم تێگەیشتنە باش نەچۆتە پێش لە نێوان ئەحزابی کوردی ناسیۆنالیست و ئەحزابی ئیسلامی تەنان لە چەپەکانیش ینی بەلایەنی کەمەوە زۆربیان یەکتریان ڕەت کردوتەوە یان ڕەت دەکەنەوە بە دەلیلی جیاواز بەڵام بە نظری من ڕەنگە ئەگەر بۆ زۆر وڵاتی تر مەسەلەن هەنگاویان ناوە بۆ سەربەخۆیی زەرور بوو بێ بۆ کورد ڕەنگە زەرورتر بێ کە ئیسلامیەکان و ئەلمانیەکان و ناسیۆنالیستەکان و چەپ و لیبراڵەکان بە هەمویان بتوانن دەور و نەخشیان هەبێ لە بەردەستەکردنی مافی خەڵکی کوردستان لە چارەنووسی مافی خەڵکی کوردستان و دوایش ئەوەی کە دکتۆری ژووتی من پێم وایە دەوڵەت ینی حکوومەتیش دوایی تابعی دەوڵەتە ینی حکوومەتیش خۆ بێت دەستورێکت هەبێ بێت دەستورێکت هەبێ و لە چوارچەوەی ئەو دەستورەیە بێ مەسە ئێمە نموزەجی زۆرمانەیە دکتۆر کە لە ئەفغانستان حکوومەتی تالیبان قبوڵی نییە نە دەوڵەتەکە نەتەوەی بێ و نە مافی خەڵکی تریش بە تەنانەت مافی مەسەلەن پێکاتەکانی تریش نادا و تەنانەت ئازادی شخصی نیە و تەنانەت ئازادی بیر و ڕاو عەقیدە و بەیان نییە خۆیش حیزبێکی تر نییە جگە لە خۆی مەسەلەن لە تورکیا کە ڕاستە دەوڵەت حکوومەتێکی وەکو ئاکەپەی ئیسلامی لەسەر کارە بەڵام سادەترین مافینەتەوەیەکانی خەڵک قبول ناکە ڕاستە دیموکراسی هەیە ئازادی هەیە نادی هەیە دیسکۆ هەیە کە بەریایە بەڵام کە دێتە سەر مەسەلەی کوردبوون ئەوە تازە خەریکە بە قەنەعەت گەیشتون کە ئەبێ لەگە کورد قسە بکەین خۆجاران پیان و تورکی شاخاوی دی باش ئاخر بەس ئەم نموزەجانەش زۆر جارواکە کە ئینسان بڵێ ئەمانە حکوومەتی دوورتر بڵێم کۆماری ئیسلامی ئێران لە هەفتانەوە کۆماری ئیسلامی ئێران دەسەڵاتی کردوتە دەست نە کوردبوونی قبوڵە نە مەسەلە سونەی قبوڵە نە چەرکەسی قبوڵە نە عەرەبی قبوڵە نە هیچی قبوڵ نییە مەسەلەن دەوڵەتێکی ئیسلامی تەنها ئازادیەکانیش نییە یعنی مەسەلەن هەموو ئازادی شخصیەکان و هەموو ئازادی ئەحزابی سیاسی کورد و بلوچ و عەرەب و تورکمان و چەرکەس هەمووی قەدەغەیە باش ئەم دەوڵەتە
ناتوانێت هەڵگری ناسنامەی هەموو پێکاتەکانی ئەم جوگرافیا ئەم سیستەمە بێ کورد خۆی بە بەشێک لەم دەوڵەتە نازانێت باشە مەسەن کۆماری ئیسلامی ئێران بۆ نەهاد وا بکە بڵێ ئێوەش کوردن کوردی مسلمان مخەی ناکە سنەن بە لەوەش ببوورایە ئێوەش لەنا ئەم سیستەمەیە هەبن بەڵام چی ئەوێ کوردێکی ئەوێ کوردێکی ئەوێ جارە پێش هەموو شتێکگەڵە شیعە یا سنەی هەڵاواردنە ئەمە دەوڵەتی بەڕاستی ئیسلامیش نییە دوای ئەوە پێ دەڵێت تۆ لەگەڵ سیاسەتەکەی منی یا مخالیفی منی جێگان نابێتەوە ئەم دەوڵەتە ئەم نموزەجانەی کە لەم منتقەیە هەیە بەداخەوە حکومڕانی بە ناو ئیسلامیان کردووە یا خۆیان نوێنەری ئەوان خۆیان نیشانەدەن ناتوانێت باوەڕ قەناعەت بە من کە ئەم دەوڵەتی جێگای منی تیابێتەوە من با یەکشت پێ بڵێم ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە دەوڵەتی داهاتوی کوردستان حەزەکە بە مامۆستا سەلاح بە مامۆستا عەلی باپیر سەرۆکی بێ بەڵام بە مەرجێک مافی ئینتیما و شارۆمەندبوون و مافی هاوڵاتی بوون و ئازادی شەخسی و عەقیدە و بەیان و هەموو مافە ئینسانیەکان دا بە من ئەوەی کە چۆن هاوڵاتیەک لێرەوە هەڵەسێ ئەچێ لە فەڕەنسا دانیشێ هەموو مافەکانی پێدراوە نوێژەکەی بیکە مزگەوت ئەچی بچۆ ئەخۆیتەوە بخۆرەوە نادی ڕۆی بڕۆ بەڵام ڕێز لە یاساکانی ئەو وڵاتە بگرە مەسەقەی چێکە با دەوڵەتێک لێرە دروست بێ دەوڵەتێکی هەرچی چۆنێک بێ بەڵام ڕێز لە مافە شەخسیەکانی ئینسان بگرێ نەک بە پێی پێڕەوەکەی خۆی چی قبوڵە تێگەی و ئەمە بۆ یەکێتی و پارتی ڕاستە دەوڵەتێک کە یەکێتی و پارتی دروستیەکەن باشە ئەم دەوڵەتە ئەبێ جێگای یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی و حیزبی کۆمەنیست و حیزبی فلان و فیساری تیابێتەوە نەک بۆ خۆی دروستکە بڵێ کاکە ژیان تۆ مادام کوردنی تۆ مادام ناسیۆنالیزنی تۆ ناتوانانی لەناو ئەم حکوومەتەیە وەزیر بی تۆ لەبەرەوەی مەسەلەن داوای تێکەڵکردنی دین و دەوڵەت دەکەی ناتوانانی تۆ ئەتەوێت نوێش بکەیت تۆ مزگەوت بکەیت تۆ کەنیسە بکەیتەوە بە نظری من ئێستا مۆدێلی حکومڕانی لەم شکڵە ناسیۆنالیستە متەتەڕیفە ئەوەتا نمونونەکەی بینن لە سووریایە هەموو دەوڵەتانی ناسیۆنالیزمی عەرەبی فاشی یەک بە یەک ڕووخاون ئەوە دەوڵەتی میسرمان بینی ئەوە دەوڵەتی لیبیامان بینی ئەوە سەدام حوسێن ئەوانە بانگەشەی ناسیۆنالیزمی ئومەی عەرەبیانە کرد فەشەلیان هێنا بۆ چکار نەهێش کورد لەناو ئەم سیستەمە سیاسی بە عەسا جێگای بێتەوە یعنی تەنانەت نەهێش خەویش ببینی خەونێک ببینی بە کوردبوونی خۆتەوە لە لیبیا ڕاستە خۆشگوزەرانێکی نسبی هەبوو بەڵام زیندانەکانیان بە ملیۆنان خەڵکیان خست بۆ زیندانەکەەوە ئەوە لە سووریا مثلەن چی کردو بە نظری من ئەم بەحسە زۆر گرنگە کە من هیوادارم مثلەن ئەحزابی سیاسی ئیسلامی سیاسی لە کوردستان باشتر کۆدەکانی ئەم تێنەگەشتنەی خەڵک بەرامبەر بە خۆیان بکەنەوە و شەرتیش نییە مەسەلەن هەموو ڕەخنەکان ڕوو بە یەکێتی و پارتی بێ و ئەبێ مەسەلەن خۆیان بگونجێنن یا با بڵێم ڕیلاکستر بن و هەندی ڕێی منیش قبولکەن هەندی ڕێی کەسێکی کۆمەنیستیش قبولکەن هەندی ڕێی مەسەلەن ئەحزابی تریش قبولکەن تێگەی و ئەوەش من بەنین نازانم مەسەلەن کابرایەکی دەعاوی بانکخوازی قساکە من ئەسڵەن ئەوە لەسەر ئیسلامی سیاسی حساب ناکەم تەبیعیە مەسەلەن با قسەی خۆی بکە خۆ کەسێکیش هەیە مەسەلەن کادرێکی حیزبێکە ڕەخنە و ڕەخنەی نامەنتەقیەگرێ لە ئەحزابی ئیسلامی سیاسی خۆش ناکرێت لەسەرەوە حساب بێ قسەکەوەی ئەم ئەحزابانەی لە هەرێمی کوردستانە هەن کاگە دکتۆر تا ئێستا مەسەلەن حیزبی علمانی و چەپ و ئیسلامی ناتون لەسەر مێزێک ئاوادانیشن ئەم بەحسانە حەلکەن معنی مەسەلەن با ئێمە ڕوونتر تێڕوانینی ئەمە هەموو ئەم هێزە سیاسیانە ببینین لەسەر مەسەلەن ئەمە پرسێکە کە لە داهاتووە دەوڵەتێک دروستە بێت چی بکەین ئێمە مەسەلەن وەکۆی کە لە سودان ڕوویدا ئەوە تا مەسەلەن لەسەر چی شەڕیانە ئەوە مەسەلەن ئەکەویتام حاڵەتەوە بۆ بە نەزەری من خۆیمە هۆی کە جەنابیشتان باس کرد بە درێژایی تاریخی کورد مەسەلەن لە شێخ سەعیدی پیران و لە شێخ عەبدوڵڵا و لە قازی محەممەد و شێخ مەحموود و مەلا مستەفا هەمووانە مسلمان بوون خۆشیان بە مسلمان زانیوە و هەر کەس ئەمانە لە عایلەیەکی دینی و متەدەین بوون بەڵام خەباتیشیان کردەوە بۆ کورد و هیچیش گرفت نەبووە و بە نەزەری من ئەمە بۆ کە پیاوێکی مارکسیستیش ڕاستە کە بێ دەوڵەتێکم بۆ دروستکە با دەوڵەتەکەی با خۆشی مارکسیست بێ با پەیڕۆ پرۆگرامی مارکسیزمیشی قبول بێ بەڵام قسەکەوێ با بێ وەکو ئەوەی کە وتم جێگای منی چەپ جێگای منی ئیسلامی جێگای منی عیلمانی جێگای منی نازانم شیعە سونە ئاتایستی چیا بێتەوە ئەمە بەڕاستی زۆر گرنگە وەختێک ئەمە ئەەکەی وەختێک ئیسلامیەکی سیاسی ئەم حکوومەتە دروستەکە
حتما دينەکەی خۆشیێتوانێت بپارێت. دکتۆر من مەسەلەن حکوومەتی ئیسلامی و ڕۆژید غەنووشی تونسم قبوڵە بەس تالیبانم قبوڵ نیە مەسەلەن ئەوەی کە تۆ جۆلانیم قبوڵ نییە وەکو دەوڵەتێکی ئیسلامی دەنێ ئێمە ترسمانەیە لەوەی دەوڵەتێکی هاوشێوەی ئەمانەدانێ مەسەلەن ڕەنگە لەو ڕوانگەیەوە بێ دوای ئەوە من بەڕاستی کاکین باوەڕم وایە ئێوەش لەنگارووا بیرکەنەوە من دەوڵەتێکی کوردیم ناوێ مەسەلەن باەکێتی دروستیکە با پارتی دروستیکە دەوڵەتێکی کوردی ئەوام ناوێ ڕێز لە ئینسانەکانی ناو چوارچێوەکەی نەگرێ بە هەمان شێوەی کە قبوڵی بێ مزگەوت هەبێ کەنیسەشە بێ ئەوە پێچەوانەوە ئەبێ مەسەرەن هەموو ئازادیەکان بەڕاستی ناسێ ئەگەر وانە بێ بە نەزەری من ئێمە تەجربەیەکی دەوڵەتی کوردیمان نییە وانە بێ سەرە کێشە بۆ فاشیزم سەرە کێشە بۆ ڕاسیزم جێگای توی ئیسلامیتیان نابێتەوە دڵنیا بە بەپی پێوەرەکانی خۆی لەبەرەوە ئەمە پێچەوانەکەشی ڕاستە دەوڵەتێکی ئیسلامی دروست هەبێ کە من بۆ خۆم بەڕاستی ناسیۆنالیزم بە مەترسیە زانم ها ینی مەسەلەن بەو تەجربانی کە لە دنیا هەمان بۆ ناسیۆنالیزم مایک بەترسی گەورە بووە خۆ هیتلەر بە ناوی ناسیۆنالیزمەوە خۆ دنیای وێران کرد دەستی خۆش بەهەرحاڵ بەڵام هیوادارم مەسەلەن ئەمە بم مەسەلەن زۆرتر پێویستی بەکرانەوەیە بە تێگەیشتنە ئەم چەپکە زۆرتر بەڕاستی گرنگە ئەمە لایانی چەپیش بێ قسەی تیا بکات